دەڵێن ئەوەی سەردانی مزگەوتی پێغەمبەری کردبێت ئەم پیرە پیاوە دەناسێت. دوای 40 ساڵ لە دابینکردنی خواردن و خواردنەوە بۆ سەردانکەرانی مزگەوتی پێغەمبەر بە خۆڕایی کۆچی دوایی کرد. حاجی ئیسماعیل زەعیم ناسراو بە ئەبوو سەباع چاو قاوە و خوڕمای بەسەر میوانانی خودا و زیارەتکارانی مزگەوتی نەبەوی شەریف بە خۆڕایی پێشکەش دەکرد. ڕوخسارێکی ناسراو بوو بۆ خەڵک و زیارەتکارانی شاری مەدینە و دەوترێت ئەوەی سەردانی مزگەوتی نەبەوی شەریفی کردبێت ڕوخساری ئەم پیرە پیاوای بینیوە. ماوەی 40 ساڵە ئەبوو سەباع خۆی بەوە گرتبوو کە لەسەر کورسیەکی پلاستیک لە نزیک مزگەوتی نەبەوی شەریفدا دەنیشێت و مێزێکی لە بەردەمدا بوو کە شیرینی و خورما و چاو قاوەی لەسەر بوو. حاجی ئیسماعیل زەعیم کە خەڵکی سووریایە زیاتر لە 50 ساڵ لەمەوبەر لە سعودیا نیشتەجێ بووە. لە ماوەی مانەوەی لە مەدینەدا بەکارە خێرخوازیەکانی و دابەشکردنی چاو و قاوە و شیر و خورما بۆ حاجیان و عومرەکاران ناسرا کە هەموو ڕۆژێک بە خۆڕایی و بێماندوو بوون دابەشی دەکرد. ئەم پیرە پیاوە سووریا پێشتر بۆ میدیاکانی سعودیەی وتبوو لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا هەرچی دابەشی کردووە بە خۆڕایی و لە پێناو خودادا بووە بەبێ ئەوەی هیچ قەرەبوویەکی دارایی لە هیچ کەسێک وەربگرێت و ئەو ئاەتەی خودای مەزنی دەوتەوە کە دەفەرموویە ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعم